بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. خۆشەویستان و عزیزان، ئەمڕۆ پرۆژەی تاقیکردنەوەی سوورەتی ڕەحمانە. جا لێرە دەبینین کۆمەڵێکی زۆر لە بەشداربووان ئامادەن بە هەزاران کەس لێرە ئامادەیە کە بەشداری بکە لەم تاقیکردنەوەیە. ئەم تاقیکردنەوە دوای ئەوە دێت کە وەزارەتی ئاوقاف بڕیاریدا کە سانسۆر بخاتە سەر بەشێ لە ڕێکخراوەکان بۆ کاروباری ڕێکخراوەیان لە وەڵامیشدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم پرۆژەی ڕاگەیان. ئەمڕۆ بە تایبەتی لە شاری هەولێر دەبینین بە هەزاران کەس بەشدارن لەم تاقیکردنەوە. جا من دەچمە لای بەشداربووان و لیان دەپرسم چه هەستێکتان هەیە، چەندێ دڵخۆشن کە لەم پرۆژێدا بەشدارن و ئامان زیانچی بوو کە لەم پرۆژێ بەشداریان کرد و ئەم زۆرە پرۆژانە ئەم زۆرە پێشبڕکێیانە چەندێ بە گرنگ دەزانن. ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و بۆچوونی بەشداربووانتان بۆ دەخوازمەوە. دەمەوێت بزانم ئەم زۆرە تاقیکردنەوەانە چەندێ بە گرنگ دەزانی؟ وڵی تەمان زۆر گرینگە، ینی هانی فێرخوازان و هانی قورآن خوێنانە لە دیاتر هەوڵ بدەن، دیاتر بەردەوام بن لەسەر قورآنەکان و گرنگی پێ بدەن و کاتی دیاتری بۆ تەرخانکەن. وان لێکە ینی ئەو مەخژوڵەی کە ڕۆژگار هەیەە، ئەو مەخژوڵەی کە تووشیان بۆ ژیانەوە لانی کەم کاتێک تەرخان بکەن بۆی ئەم سوڕەتە لەبەرکەن بە جوانی تاکو بتوانن بە باشترین شێوە تاقیکردنەوەی تیا بکەن و هەم هاندانێکە بۆ تەواوی قورآن خوێنان بۆ خوێندکاران بۆ هەموو چین و توێژەکان بەگشتی زۆر دۆستودی ئەبێ بەڕاستی پرۆژێکی زۆر جوانە. زۆر سپاس. دەمەوێت بزانم چۆن توانی دەم سوورەتە لەبەر بکەیت، چەندێ پێوە خەریک بووی؟ ڕاستی بە حاڵ خۆم تەلەبم، بەڵام کاتێکی کەم بۆ تەرخان کرد، ینی ئەگەر بمزانێ بۆ شازە ینی چەند پرۆژەی تر پێشتر یەکەم جارمەتە بەژاریەکەم یەکەم جارمە بەژاریەکەم ئەگەر بات چەند جارێکتر بمزانێ بۆ شازە بە گڕوتین و زۆر خۆشە، ینی زۆر زیاتر کاتم بۆی تەرخانە کرد. هەرچەندە ینی لە کپاڵ مەخژوڵیشا کاتێکمان بۆ تەرخان کۆ بەڵام هێشتا بە کەم ێزانم بۆی کە بەشداری بکەم لەم جۆرە قورآن و لەم جۆرە ڕێکخراوانە. سلام علیکم مادی نەبی، ئەحواڵت باشی؟ سلامەتی؟ دەبینم خەریکی وەڵامدانەوەی پرسیارەکانی. با بزانم چه هەستێکت هەیە کە لەم پرۆژەیە بەشداری؟ هەستێکی زۆر خۆشم هەیە، بە تایبەتی کەوا ماوەک پێش ئێستا هەندێک لە بەرپرسەکان کە منعی قورئان خوێندن و لەبەرکردنیان کرد، ئەمنش بە پێویستم زانی بەشداری تێدا بکەم. ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەزانی؟ بەڵێ بە تەکید زۆر بە گرنگ دەزانم، هەر پێویستە بۆ کۆمەڵگەی ئێمە. کۆمەڵگەی ئێمە تەماشا دەکەیت لە هەموو ڕووەکەوە ئێستاکە بەرەو خراپە دەڕواتن، بەڵام پێویستە لەسەر هەموو لایەکی پەیوەست بیتن بەو دینەی. زۆر باشە، پێم بڵێ چۆن هەوڵتدا کام سوورەتە لەبەر بکەیت؟ من بە نەبتە ڕیایی ئەم زۆر سوورەتم لەبەرە، تەفسیرەکان بەرەک چێشە هەبوو، تەفسیرەکانیشم بە ئیزنی ئەو خوای جێبەجێ کرد لەبەرم کرد و هاتم بەشداریم کرد. کەواتە ئەم پرۆژێ هانی جەنابتیدا کەوا تۆ جارێکی دیکە مڕاجعەی قورئانی پیرۆز بکەوە لەگەڵ ئەوەژە تەفسیرەکەی بخوێنی؟ بە دڵنیاییوە، بە دڵنیاییوە، بە نەخۆشیوە هاتم و بەشداریم کرد لۆنە عەزانی ئەو دینەوە پێ بتەقم. بۆ تۆ زەحمەت نەبوو؟ نەخێر، هەر شتێک بۆ خوای زەحمەت نییە، خوای گەورە یارمەتی دەرت دەبێ. زۆر دڵخۆشی زۆریش. سلام علیکم مادی نەبی، ئەحواڵ باشی؟ سلامەت یاخوا. دەبینم خەریکی وەڵامدانەوەی پرسیارەکانی. با بزانم ئەم زۆرە پرۆژانە چەندی بە گرنگ دەزانی؟ بەڕاستی زۆر گرنگە. گرنگەکەی لە چیدا دەبینیەوە؟ کەی لەوەیدا لە چەند شتێکدا دەبینیەوە، لەوەی کە ئەو مسلمانانە هان دەدرێن لە ئەوەی زیاتر پەیوەستن بە قورئانەوە بۆەوەی فێری بن و تێی بگەن و پەیڕەوی بکەن، و هەروها دیاردەچی زۆر جوانە بەرامبەر ئەوانەی کە دوژمنانی دینن هەست بکەن، کە چەند هەوڵ دەدەن لە بۆ نەمان و زائیفکردنی ئەو دینە هەر بەرەو پێش دەچی و بەقووەت دەبی ئینشاءالله. ئەی چەندێ دڵخۆشی دەبینی لێرە هەزاران کەس ڕکابەری تۆن؟ بە خودای جا کەس بە ڕکامبەری خۆم نازانم. یەکەمین شت بۆ پاداشت ئینشاءالله لە لای خوای گەورە بەشداریم کردووە. دووەم یەکەم جارمە لەو پرۆژانە بەشدار یەکەم جارە بەشدارکەم. دەبێت زۆر دڵخۆش بی. زۆریش دڵخۆشم، زیاتر بۆی دڵخۆشم کە ئەو هەموو خەڵکەی دەبینم لەو پرۆژەیە.
ئەوە مای خۆشحاڵێ بۆ جناب زۆر زۆر خوا مۆفەقتان بکە دەستخۆشیان لێ دەکەم ئینشا ئەڵڵا خوا مۆفەقیان بکە بەردەوام بن لەسەر ئەو کارە پیرۆزە ئینشا ئەڵڵا. السلام علیکم چۆنی باش ئەحواڵت چاچی والله عیبنی یاخۆ باشبی پێم بڵێ چۆن ئەمڕۆ بەشداریت کردووە لەم پرۆژەیە والله پرۆژەی خۆشە بۆ لەبەرکردین سورەتەمان دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس پێم بڵێ چی هاوکارت بوو چی یارمەتی دەدای واللهی خوشکەکانم و دایکم و باوکم و هەمویان یارمەتیان دەدەم دەستخۆش لەوانش دەکەم زۆر باشە بابزانم بۆچی ئەو سوورەتە لەبەر کرد ویستم ئاشتام بە ئاەتەکانی زانمانیان چییە ئاشنام بە ئاەتەکانی دڵخۆشی کام سوورەتە لەبەر کردووە بەڵێ چەند دڵخۆشی زۆر زۆر دڵخۆشی بەڵێ پرسیارەکان چۆن دەبینی پرسیارەکان بەلاتەوە چۆنە باشە خۆشە ئەگەر وڵامەکانت تەوا بوو حەزەکەی تۆژێکێک بی لەو کەسانەی کە دەچێتە عمرە و گەشتە ئەمڕانجام دەدا بەڵێ پێم بڵێ تۆ تەمەنت چەندە هاتووی بەشداری لەم تاقیکردنەوە کردووە 11 ساڵ 11 ساڵی بەڵێ باشە توانیت ئەم سوورەتە لەبەر بکەی بەڵێ چی هانی دایی چی یارمەتی دای کەم سوورەتە لەبەر بکەی والله من و خوشکەکەم تۆ خوشکەکەت بەڵێ بێکۆ سوورەتەکەتان لەبەر کردووە بەڵێ یعنی ئێستا تۆ تەواوی ئەو سوورەتە لەبەرە بەڵێ بەس ئەندە غڵەتیم لێ هەیە بڕاک کەمەک بەڵێ زۆر باشە تا ئێستا کە خەریکی وڵامدانەوەی پرسیارەکان دەزانی بەڵێ زۆر باش الحەمدولله باشە یاخوا هەمیشە باشبی چیت هێلوانەی کە سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکەن چیان پێ دەڵێ وڵای دەستخۆشیان لێ دەکەم پێت باشە ئەم جۆرە پێشبڕشیانە ئەم جۆرە ینی ئەم جۆرە لەبەرکردنی سوورەتانە بەردەوام بێت بەردەوام هەبێتن بەڵێ بەڵێ زۆر باشە زۆر باشە بەڵێ سەرکەوتوی یاخوا ئینشەڵڵا خوا سەرکەوتوت باشە. شەمس سلام علیکم پێم خۆشە بزانم کام ڕۆ بەشداری ئەم تاقیکردنەوەت کردووە ئەم جۆرە پێشبڕچیانە چەند بە گرنگ دەزانی وڵاهی گرنگێکی زۆری هەیەی هەم لەبەر ئەوەی زانیاریی قورئانیە و لە بۆ دین و لە بۆ دنیای دەتوانین بەکاربێنین نەکەر برین تاقیکردنەوە بکەین لەسەر وەرەقەکەی بتوانین واتە قسەی پێ بکەین لە هەموو جێک واتە بەس لە بۆ شتەکانمان نەبی ینی بتوانین سوودەچی لێوەگرین خدای گەورە پاداشتێکمان بداتەوە دەبینم سیر دەکەم زۆربەی پرسیاری وڵامەکانت داوەتەوە چۆن ئاوا خێرا وڵامی پرسیارەکانت داوەتەوە پرسیارەکان ئاسان بوون وڵی ئاسان بوون و زۆر خۆشیش بوون پرسیارەکان ینی ئیشاڵە زۆر باشە چی هانی دایان چۆن بەشداریت کرد چۆن زانیت ئەم پرۆژەیە هەیە لە تەلەڤیزۆن دیتم لە تەلەڤیزۆن لە کەناڵەکەتان دیتم زۆر باش یەکەم جارە بەشداری ئەم پرۆژێ دەکەی نه پارێ بەشداریم کرد بەهای فەرموودە بەڵێ زۆر باشە پێت باشە ئەم جۆرە پرۆژانە بەردەوامی هەبێ بۆ ئەوەی ئێوەی گەنجان زیاتر پابند بن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەرێ وڵا لەبەرەوەی سوودێکی زۆر زۆری هەیە لەبەر خاستن لەبەر ئەو تەمەنی ما ینی دەتوانین سوودێکی زۆری لێ بدینین ئیشاڵڵا هەر بەردەوام دەبن سەرکەوتوو بن سلام علیکم دەبینم خەریکی وڵامدانەوەی پرسیارەکانی پێم خۆشە بزانم گرنگجی ئەم جۆرە پرۆژانە لە چیدا دەبینی والله زۆر مهمە بەتەکید لە بۆ مشتەمەعی مەشتێکی زۆر زۆر مهمە بە هیوای دووبارە بنەوە ئینشاڵڵا باشە بۆچی گرینگە بەعام مهمە زۆر باشە دەبینم بۆ تۆی دایگیان بۆ توی خانم ئەم جۆر تاقیکردنەوە قورس نییە والله خی گەورە بتە پشتوپەنا قورسە بەس ناشبیتەم بەڵی لێ بکەین ئێستا سیر دەکەم بەشێ لە پرسیارەکان وڵامت داوەتەوە پرسیارەکان بەلاتەوە ئاسانن باشە الحەمدلله دەمەوێت بپرسم ئەم جۆرە پرۆژانە گرنگجەکەی لە چیدا دەبینیەوە واللهی زۆر شتێکی چاکە خاستن گەنجەکانمان ئێستا بە زۆر شتیت کە مەشغول کراون بەڕاستی ئەوانە زۆر زۆر ئەگەر بکرێت زۆر زۆر تریش بکرێت زۆر باشە بەشکەم گەنجەکانمان بڕک بێنەوە سەڕێ زۆر لە ڕێلاچوینە یعنی تۆ داوا دەکەی ئەم جۆرە پرۆژانە زیاتریش بن وڵای زۆرتریش بن ئینشاڵڵا خی گەورەش پشتیوانتان دەبی زۆر یارمەتیتان دەدا باشتریش شتی باشتریش بکەن ئینشاءڵڵا باشە بۆ ئێوەی خانم کە لە ماڵەوە خەریکی ئیشوکارن ئیشوکاری ماڵۆتان لە ئەستۆیە بۆ ئێوە زەحمەت نییە وڵی زەحمەتە بەس زۆر درم پێخۆش دەبی ئەمن ئەولیشی لۆ دەم ئینشاءڵڵا خی گەور یارمەتی هەمووشمان بدە ئێستا تۆ زۆر دڵخۆشی ئەرێوڵە یەکەم جار
کە بەشداریم کرد لە خۆشەوەی کە ئەمڕێک دەردەچوو بەشداریم بەس کەش کە پاشان چوومە ناوەی کە لە بەرم کرد هەستم بە خۆشێکی زۆری کرد یعنی ئەگەر نەژبی شاڵ هەر بە قسمەتم دێ بەزەگە نەژ هەر باشە هەشتێکی چاکەوە یعنی ماشەڵە سوورەتێکی زۆر خۆشە زۆر زۆر درت پێ خۆش دەبی بۆ سوورەتەی بە تەفسیرەوە خوێندت تەفسیرەوە خوێنیتم ئەلحەمدوللا ئێستا ینی لەمانە ئاەتەکانیش حاڵی دەبی بەخۆم باشم لە لوغای عەرەبی بەس باشتریش تێگەیشتیمە ئێستا ئەلحەمدوللا دەبینم چەند خولەکێک کە تاقیکردنەوەکە دەستی پێ کردووە وەڵامی هەموو پرسیارەکان داوەتەوە هەمووی بەدە دەخەتاوام کرد وەڵامی پرسیارەکان ئەلحەمدوللا زۆر زۆر بەسوود بوو بەڵێ بێگومان خولی ئاوها بۆ مسلمانان زۆر گرنگە وە جێگای بایەخیشە چەندێ ئەم پرۆژانە بە گرنگ دەزانین بۆ تەواوی کۆمەلگاوە تێدا هانی گەنجان بدا بۆ ئەوی بەشدار بن تێدا بەڵێ ئەم پرۆژانە بێگومان گرنگی خۆی هەیە و جێگای خۆی ئەگرێ و بایەخی گەورەی هەیە بۆ مسلمانان چونکە ئاشنایانەکە بە دینەکەیان بە کتابە پیرۆزەکەی پەروەردگاریان بە تایبەت ئەم سوورەتە پیرۆزانە و هیوادارین ئێمە ئەم پرۆژانەوە ئەم خولانە بەردەوام بێ و زیاتر جەختی لەسەر بکرێتەوە و برەوی پێ بدرێ و هاندانی زیاتر هەبێ لەسەری بە هەموو شێوازەکان بڵێ ئەم جۆرە پێشبڕچیانە چەندێ دەبێتە وەڵام بۆ ناحەزانی ئاینی پیرۆزی ئیسلام بەڵکو بەڵێ بێگومان زیاترە بێتە ئەوە یعنی چکە خۆی گەورە فەرمێلی و غیظە بهم الکوفار بێباوەڕان تووڕە ئەکات دڵتەنگ ئەکات بێزار ئەکات غەمگین ئەکات ئەم پرۆژانە زۆرێک لە ناحەزانی ئیسلام پێی تووڕە ئەبن پێی دڵتەنگە بن و ئەبێتە ئازار بۆ دڵیان بۆ جەرگیان بێگومان ئێستا کە دەبینی بەهزارکیش ئەمڕۆکە بەرەو ئیسلامەچن بەرەو دین دێن و ڕویان کردوتە هەموو پرۆژە دینیەکان ڕای کردێتە ئیسلام خوێندنەوە شوێنکەوتنی ئەمڕۆ گەنجان یعنی لە ئاستی گەنجان ڕووکردنێکی زۆر هەیە و بەرەو پێشچوون و بەرەو چوونی ئیسلام زۆر زۆر هەیە لە هەموو ئاستەکان ئەوەش نەک تەنها شوێنکەوتنێکی ڕوود بێ بەڵکو بە عیلمەوە بە زانستنەوە بە خوێندنەوەی کتێب لە هەموو ئاستەکان الحەمدولله بەرەو پێشچوون و گۆڕانکاری گەورا بینی لەناو ئەم ئومەتەیە بەڵێ الحەمدولله ئێستا کە دەبینی بە هەزاران خەڵک لێرە دانیشتون و پێشبڕچێ دەکەن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە چەندێ بۆ تەمای دڵخۆشی بۆ جەنابەت وڵی بێگومان دڵخۆشیەکی گەورەیە ئێمە پێمان خۆش بوو لەگەڵ مسلمانان بەشداری بین و لەو خولە پیرۆزەیە جێمان دیار بێ هەر بۆ زیادکردنی ژمارەی مسلمانان ئەوە گرنگە بە تەنها خۆت بەشداریت کردووە بەڵێ خۆم بەشداریم کردووە ئەی هانی چێت داوە کە بەشدار بێ لەم پرۆژە هانی هەموو مسلمانێک ئەدەم و هانی هەموو کەسانی دەور و پشت و نزیک و دۆست و برادر دین بۆ ئەو کارە چکە جێگای دڵخۆشی یعنی شتێکی تیانە ناشەرعی بێ بەڵکو شەرعیە و خوای گەورە پێی خۆشە بزانم هەستی جەنابەت چۆنە کە ئەمڕۆ بەشداریت کردووە لەم پرۆژەیە وڵا هەستم یەکزار خۆش لەوە خۆشتر هەیە ئێمە بەشدار بکەین لە پێشبڕکێشی ئاوادا بۆ لەبەرکردنی سوورەی ڕەحمان بەڕاستی شتێکی زۆر خۆشە جگە لە مەسەلە هەرەوە نیێت و نەتیجەیەک بێنێ یا خەڵاتی وەرگری ینی لەزەت دەکەی لەوەیدا تۆ سوورەتێک لەبەر دەکەی خەیر و پاداشتێکی زۆر وەردەگری لە بەرامبەر هەیەتیش قورآنی پیرۆزە کە تۆ ئاەتە لەبەر دەکەی بۆ دواڕۆژت مستەقبەلت بەردەوام ئەتو لە خێر و ئەزدای جگە لەوەی کە بەشداری لە پێشبڕکێشی ئاوا دەکەی هەم خۆشە و هەم شتێکی ئاهەنگەشی فراوان خەڵکەی زۆر بەشداری کردووە بەڕاستی درم زۆر خۆشە زۆر باشە ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەبینی بۆ گەنجان بۆ لاوان هەر یەکزار زۆر بە گرنگ دەزانم زۆر شتێکی باشە خەڵک شعن بەتەوە خەڵکەی زۆر سوودی لەبینەوە زۆر کەسێ بەهۆی ئەوەی بەهۆی نەبە لەوانەیە ئەو سوورەتی پێ لەبەر نەکرابێ بەس بەخۆی بەشداریەکی عامە خەڵکەی زۆر بەشداری دەکات تەشجیعێکە خەڵکەی زۆر تێدا بەشداری دەکات بەهۆی ئەوەی ینی تماشاکردنێکی زۆر دروست بە لە ناو گەنجاندا خەڵکەی زۆر بەهۆی ئەوە ئەو سوورەتە پیرۆزەی لەبەر کردووە و بەشداری دەکات لە چەندی پێشبڕکێشی دیکەش چاوی دەکرێتەوە بەشدار دەبێت لەو جۆرە پێشبڕکیان و لەو جۆرە بەتەنها هاتووی ناوەڵە هەمومان هاتوین چەند کەس هاتوون بەشداری خۆمان خێزانم کچەکەم کوڕەکەم زیاتر دڵخۆشی نەکردووی هەر زۆر زۆشی دڵخۆشکردن لەوە خۆشتر هەیە بەڕاستی بەشدارێکی زۆر خۆش و دڵخۆشکەرە
جا داوا دەکەم لە هەموو گەنجان لە هەموو برایان لە هەموو مسلمانان پێشبڕکێشی ئاوا کە هات لە دەست خوانینەدەن بەشداری بکەن بەڕاستی زۆر جێگای دڵخۆشیە. مامۆستا دەپرسم چۆن دەڕوانە ئەم جۆرە پێشبڕکێیانە تێڕوانینی ئێوە چییە و چەندی ئەم پێشبڕکێیانە بە گرنگ دەزانن؟ بەناوی خی بەخشندەی میێرەبان من سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم بۆ سەپەرشتیکردنی ئەم پرۆژەیە و هاوکاریکردنی ئەم خوشک و برا بەڕێزانە لەسەر تاسەری کوردستان کە نزیکەی زیاتر لە 30,000 کەس بەشداری تێدا کردووە. ئەو پرۆژەم بە پرۆژەی گرنگ و گەورەی دەزانم. وەڵامێکیشە بەڕاستی بە شێوەیەکی کردەیی بۆ هەر کەسێک کە قسە لەسەر قورئان بکە لەسەر بەها و بنەما گەورە و گرنگەکانی ئیسلام بکە. دەبینرێت کە بەڕاستی و بە واقعی میلەتی کورد میلەتێکی مسلمانە تەماشای نەوەکانی کەن کە بەڕاستی مرۆڤ زیاتر دڵی پێخۆش دەبێت بەوەی کە دەبینێ ئەمانە هەمووی گەنجن، ینی هەر لە تازە پێگەیشت تێدایە گچکە منداڵ 12 ساڵ 13 ساڵە تا گەنج و هەندێک خوشک و برای بە تەمەنیش تێدایە کە ئەوە بەڕاستی بەڵگەی لەسەرەوەی کە وەکو خوای گەورە لە قورئان باسی هاوڵانی ئەشکەوت دەکات دەفەرمێ إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض. باسی ئەوان دەکە دەڵێ ئەوانە کۆمەڵە گەنجێک بوون کە بڕوایان بەخوای خۆیان هێنا بەخوای تالاش ئیمانی بۆ زیادکردن هیدایەتی دان و دڵی بەهێز کردن. ئومێد دەکەم کە ئینشاڵڵا ئەم کۆمەڵە گەنجە لەوانە بن کە بڕوایتەوەیان بەخوای تالای خوای تالا پشتیوانی دەکا و بەهێزش دەبن بۆ ئەوەی کە بتوانن بەرگریەکی باش لە قورئان بکەن بە شێوەیەکی کردەیی. مامۆستا دەمێ بزانم بۆچی جەنابتان وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ویستان و هاتم بۆ ئێرە لە نزیکەوە سەردانی بەشداربووانتان کرد، ینی ئامانز لە سەردانیەکەتان چی بوو؟ ئامانزمان ئەوەیە کە بە شێوەیەکی کردەیی پشتگیری ئەم پرۆژانە دەکەین. ئەوە ئەرچی ئێمێ بەڕاستی بۆ ئەسڵی کاری ئێمە بریتێ لەمە کە خەڵک هوشیار بێتەوە، خەڵک زیاتر باوەش بە ئیسلامدا بکاتەوە و بێ لە قورئان تێبگا و ئێمە وەک چۆن لە هۆڵی پەرلەمان بە شێوەیەکی کردەیی بەرگریمان کردووە لە ئەو بابەتانی کە بیستراوە لە بەها ئاینیەکان بدا و لە کولتور و کەلەپوری ڕەسەنی کوردەواری بدا. ئێمە لە هەڵوەکچۆن لێ بەرگریمان کردووە و ئێستا لێرەش پشتگیری دەکەین کە ئەم پرۆژەیە یەکێک لە پرۆژانەی وەڵامێکە بە شێوەیەکی کردەیی بەوەی کە بابە ئێمە ئیسلاممان خۆش دەوێ و بە شێوەیەکی کردەیە بەڕاستی بەرگری دەکەین و لە خۆمان خۆشە دەوێت بە هەموو شێوەیەکی بەرگری دەکەین. دەگوتری ئەم جۆرە پرۆژانە زیاتر وەکو دژایەتی وایە بەکاردەهێنرێت. جا ئایا ئەمە دژایەتیە یاخود ئەمە نیشاندانی حەقیقەتی گەنجان و لاوان و دینی ئەم کۆمەلگایەیە؟ من لێرە هەموو لە دنیا دەکەمەوە ئەوە بۆ دژایەتی یاخواانە خواستە دوژمنات هیچ کەس نیت چکەمە ئەوە دەرکرد ئەم میلەتە ملەتێکی مسلمانە خۆی کە ئێستا لێرەیە خۆمی کۆمەڵی دادگەری نییە بەشێکی ینی حزبی نییە بەڕاستی بەس ئیسلامی خۆش دەوێت قورئانی خۆش دەوێت بۆ ئێمە کە دەڵێن ئەم میلەتە میلەتێکی مسلمانە و نابێ و ڕێگە نادن ینی ئێمە لە لای خۆمانەوە شتێک بگوترێەوە شتێک بکرێ بە یاسا کە پێچەوانەی شەریعەت و بەرنامەی خوای تەعالا بێ ئەمە دەری دەخا کە بەڕاستی فەرمی میلەتێکی مسلمانە و بۆ دژایەتی هیچ کەسیش نییە. هەمووی کوڕ و کچی ئەم کۆمەلگای ئێمەیە هەیە ڕەنگە خانەوادەکەی پارتی بێ هەیە ڕەنگە خانەوادەکەی یەکێتی بێ هەیە ڕەنگە خانەوادەکەی حزبێکی کە بێ زۆر ئاساییە بەسمەوەیە کە ئێمە بۆ دژایەتی کردنیە بەڵکو بۆ ئەوەیە کە دەرکەوێت کە بەڕاستی ئەم میلەتێکی مسلمانە و بەرگری لە قورئانەکەی خۆی دەکات بەرگری لە ئیسلام و بەهاو و پرەنسیپە گرنگ و گەورەکانی ئیسلام دەکات. سلام علیکم مادی نەبن باش نەحواڵتان سەلامەت بێ. دەمێ بپرسم ئێوە کە بەشداری ئەم پرۆژەیەتان کردووە بۆچی بەشدار بوون؟ سەرەتا بەخێر بن سەلام علیکم و ڕەحمەت الله وبەرەکات. هەر کەسێک هەموو ئینسانێک بە شتێک لە ژیاندا خۆی مەشغوڵ دەکاتن هەر کاتێک ئەو سوورەتانش کە ئەوە دەکرێتن بڵێ پێمان ڕادەگەیەندرێتن بۆ لەبەرکردن یەکەم شت ئەویان لە مەقامی خوای گەورە عنی ئەوەی پاداشتێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر یعنی بڵێ خڵاتەکەش بەدەستنێنی دووەمیان کە لەبەری دەکەین و
ڕۆژانە بەکاری بینین لە ژیانی ڕۆژانی خۆماندا ئەوە خێر و ئەجرێکی زۆر زۆر گەورەمان دەگاتێ. زۆر باشە بۆ ئێوەی خانمان قورس نەبوو زەحمەت نەبوو لە کاتێکدا ئەرچی ماڵەوەتان لەسەر شانە؟ نا الحەمدلله ئینشاءالله هەر ئیشێک بە ئاسانی تەمەشای بکەی وەری بگری خی گەورە لەسەر ئاسانی دەکاتن. الحەمدلله زۆر بەباشی لە بەرمان کردی و ئینشاءاللهش ئەم زۆرە پێش بڕچێت چەندێک وای کردووە ئێوە زیاتر بە خوێنەوە سەرقاڵ من لە جیاتی ئەوەی کاتەکانتان بەشتی لاوەچیوە بەسەر ببن. الحەمدلله ئەوان زۆر زۆر باشە هەرچەند دەوراتی ئەوها بکرێتەوە هێشتان باشترە لەوەی کە بەشتی لاوەچێمە بەشداربین ئەو سوورەتە و پێشی ئەو سوورەتانە سوورەتی مڵک بوو سوورەت مجادلە بوو ئەوان هەم بەشداریمان تێدا کرد الحەمدلله زۆر زۆر باش بوو ئەوانش ئینشاءالله بەردەوامی زیاتری دەبیتن هەتا قورئانی حیفز بەکامل حیفز بکەن ئینشاءالله ئەوانش کە لە ژیانی ڕۆژانەمان بەکاری دێن و لە کردەوەی ڕۆژانمان بەکاری بێنن زۆر زۆر باشترە لەوەی کە بە شتی لاوەچی بەکاری یعنی مەشغوڵ بین وەکو ئەوەی کە زیاتر ئێستا کە هەمووی ئەوە ئەلکترۆنیەکانە یان کوبرە خەرک بە شتی دیکەی دەرێ زۆر مەشغوڵە الحەمدلله ئەوانە وای کردووە کە خەڵکە زۆر بەوانە مەشغوڵ بیتن و ئینشاءالله خوای گەورە بەردەوامیمان پێ بەخشیتن و بە کورتی دەمەوێت بزانم چیت هەیە بۆ سەرپەرشتیارانی ئەم جۆرە پێشبڕچیانە؟ دەستیان خۆش بی زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی ماندووبوون و ئەرکێکی زۆر زۆریان لەسەر شانە ئینشاءالله خوای گەورە زیاتر کاتیان پێ دەبەخشتن و بەردەوامی زیاترمان پێ بداتن. بابزانم تۆ هەمانت چەندە کە بەشداری لەم پرۆژەیەدا کردووە؟ 11 ساڵ. 11 ساڵی؟ بەڵێ. چەندێ دڵخۆشی؟ وەڵا زۆر. زۆر دڵخۆشی؟ بەڵێ. زۆر باشە. چۆن بوو بڕیارتدا کە بەشداری لەم زۆرە پێشبڕکێدا بکەی؟ وەڵا لە ڕێکلامەکان. لە ڕێکلامەکان بینی؟ بەڵێ. باشە بە تەنها هاتووی یان لەگەڵ چێی دیکەدا بەشداری؟ دایکمات. لەگەڵ دایکت. بەڵێ. چیت هەیە بۆ ئەوانەی کە سەرپەرشتیان پرۆژێ دەکەن؟ چیان پێ دەڵێ؟ دەستخۆشیان لێ دەکەین. بابزانم تۆ ناوت چییە و تەمەنت چەندە؟ من ناوم سایە تەمەنم 10 ساڵە. 10 ساڵی. ماشەڵڵا بەشداری لەم پێشبڕکێدا کرد ئاەتەکانە لەبەر بوو؟ بەڵێ هەمیانم لەبەر بوو. ماشەڵڵا هەمیانە لەبەر بوو. باشە چۆن توانیت هەموو ئاەتەکان لەبەر بکەیت؟ بەقاری جەم لێگرت. بەگوێگرتن فێر بووی؟ بەڵێ. زۆر باشە. ئەی بابزانم چەندی دڵخۆشی کە بەشداریت کردووە؟ زۆر دڵخۆشم چکە زۆر سوودم لێبینی. زۆر سوودت لێبینیوە؟ بەڵێ. باشە لەم سوورەتەدا هەندێ دەبینی ئاەتێک چەند جارێک دووبارە بۆتەوە چۆن توانیت کۆنتترۆلی بکەیت چۆن توانیت ئاوا هەمووی لەبەر بکەیت کە لێت هەڵە نەبێتن لێت غەڵەت نەبیتن مەڵا ئاسان بوو لەم غەڵەت نەدەبوو چکە زۆر زۆر لەم دەدا و زۆریش دەم خوێندەوە بۆم ئاسان بوو. ئافرین دەچی قوتابخانەش؟ بەڵێ. پۆلی چەندی؟ 5. پۆلی 5. باشە تۆ کە وانەی قوتابخانەشت هەبوو وە خەریکیش بووی سوورەتەکەی لەبەرکەی بۆ تۆ زەحمەت نەبوو؟ باش بوو وەڵا ئەوەندە زەحمەت نەبوو چکە واتبە مەکتەبەکەم دەکرد ئەوجا ئەوم دەخوێند. ئەی ئافرین. باشە چی یارمەتی دەدای چی هاوکاری دەکردی؟ داکم و باوکشم. دایک و باوکت؟ بەڵێ. زۆر باشە بۆچی بەشداری لەم پرۆژەیەدا کرد؟ چکە بۆ خۆ بەشدارم کرد حەزم لەو خێرم بگاتێ و تاکو لەبەریشی بکەم باشتر بم. ئەی ئافرین. چیت هەیە بۆ ئەوانەی سەرپەرشتی ئەم پرۆژێ دەکەن؟ زۆر سپاسیان دەکەم هیوادارم زیاتر ئەم پرۆژێ بەردەوام بێت. ئەی ئافرین دەستەکانت خۆش بێت. هیوا دەخوازی تۆ یەکێک بی لەو کەسانەی کە ناوی دەردەچێت لە بۆ گەشتی عومرە؟ بەڵێ. چەندێک دڵخۆشی کە بەشداری ئەم پرۆژەیەت کردووە؟ سەرەتا سوپاستایش بۆ پەروەردگار بە خێراتنی کەناڵەکەتان ئەەکەم بەڕاستی دڵخۆشم بە بەشداریکردنم لەم پرۆژەیە ئەمە یەکەم جارمە بەشداری پرۆژەی چوا دەکەم دڵخۆشم بەڕاستی ینی ئەوە هەندانێکە بۆ دەبین کە بە مناڵ و گەنج و ئافرەت و پیا هەموو بەشداریمان کردووە بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە بەنامێشی دڵخۆشکەرە بە هیوای بەردەوام بوون انشاءالله. زۆر باشە. بابزانم چۆن بوو بڕیارتدا کە بەشداری ئەم پێشبڕچێیە بکەیت؟ وڵای ڕاستەکەی خۆم ئاگادار نەبووم باڵین بەرنامەی وا هەیە لەیش گەڕامەوە خێزانەکەم پێیگوتم کە بەرنامەی وایە پێت کۆ بەشداری بکەین ڕاستی
یەکەم جار بەتەمایەوە نەبووم بڵێم بەشداری بکەم هەر لە بەرهەندانێک بۆ خێزانەکەم و وتم سەبرش لەگەڵی با بڵێن سوڕەتەکە لەبەر دەکەم ئەوە بوو بەیەکەوە لەبەرمان کرد الحەمدولله ئینشاءالله بەردەوامیش دەبین. بەشداری ئەم تاقیکردنەوە دەکەن؟ بەڵێ خێزانەکەشم لێرێ و خوشکیشم لێرێ. ماشاءالله زۆر باشە. پێشتر تۆ ئەو سوڕەتە لەبەر بوو؟ ناوەڵە لەبەرم نەبوو پرۆژەکە هەندانە بوو لەبەری کەم و خێزانەکەش. زۆر باشە. با بزانم چیت هەیە بۆ سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە؟ وەڵامی دەستخۆشیان لێ دەکەم بە هیوای بەردەوام بوون نازانم ئەگەر لە شار و شارستکان تکە کرابیتەوە هیوادارم ینی لە تەواوی کوردستان پەرەی پێ بدرێ ئەو بەرنامە و پرۆژانە. سلام علیکم. السلام ورحمة الله وبركاته بخير به. با بزانم چه هەستێکت هەیە چەند دڵخۆشی کامڕۆ بەشداری ئەم تاقیکردنەوەت کردووە؟ زۆر خۆش چ برم یعنی نازانم کۆسفی بکەم بەڕاستی زۆر خۆشە بە پەرۆشەوە نەمزانانم کو خواردێنی ڕوانێ بەس بە پەلە بگەمە ئێرکانە طبعا ئەو جارش لەگەر خۆم و بووکەکەم. یعنی ئێستا بووک و خەسوو بێکەوە بەشداریان کردووە؟ وەڵا لەکەیەک دانیشتان پێکەوە. کامەتان وەڵامەکەتان دروستتر بوو یان باشتر وەڵامتان داوە؟ بەخوای گەورە دەزانی ئەوەی بەخۆم بیری لێ بکەمەوە باشم جواب دایتەوە ئینشاڵڵا بەس ئەوەی ئەمش زیاتر بیری لێ بکەم و بووکەکەم زیاتر جوابی دایتەوە. طبعا ئەو فەرقە چێ جیاوازە لەگەر من لەبیر ناکە بەهۆی تەمەنەوە ئەمە بڕێک لەبیر دەکەین. ینی ئێوە پێکەوە خەریکی ئەم پێشبڕچێ بوون؟ ڕێوەڵە بەڵێ. گرنگی ئەم پێشبڕچەیە ئەم تاقیکردنەوەانە لە چیدا دەبینیەوە؟ وەڵی لە هەموو شتێکی یعنی نازام یەکەم ئەوە کە ئەتوو لای خوای دەگری ئەوە ئاەتەکانت لەبەرکردیە و سوڕەتەکەت بە کاملی لەبەرکردیە. دووەمین تەفسیرەکەی تێدەگەی کە باسی چ دەکاتن یعنی لە هەموو ئەم پێشتر ئەم سوڕەتە لەبەر کرد بوو یان بەهۆی ئەم پرۆژەوە لەبەرت کرد؟ ناوەڵە پێشتر دەمزانی بەس هەموم لەبە نەبوو هەر بیدایەتەکەم لەبەر کردبوو بەس ئەلحەمدوللا بە فەزلی خوای گەورە ئەو جارە توانیم هەموو ئاەتەکانم لەبەر کرد ئەلحەمدوللا وشکر. ئەرێوەڵە بەڵێن. زۆر باشە. چێ هانی بەڕێزی دەدا چێ هاوکاری بەڕێزت بوو؟ بەخوای یەکەم پیاوەکەم دووەمین بووکەکەشم زۆر سپاسی خوای گەورە دەکەم ئەو بووکەم توش بووە ئەلحەمدوللا وشکر ئەلحەمدوللا سپاست دەکەم. باشی دایە ئەحواڵە چاچی پێم بڵێ چەند دڵخۆشی کە بەشداری ئەم پێشبڕچێت کردووە؟ زۆر دڵخۆشم زۆر ئەرێ وەڵی چەند شەوە نووسیمە بەس دەخینم. شەوان خەریکی خوێندنەوەی؟ بەڵێ وەڵە زۆر پێم خۆشە. زۆر باشە. زۆر حەزم لێ بەشداریە و نەوعات جیانە بکەم یعنی لەبەرەوەی زۆر حەزم لێیە. بە تەفسیرەوە دەتخوێن ئاەتەکان دەخوێندەوە؟ تەفسیرەوە بڵێ. چۆن وەڵامدا وەڵامەکانت چۆن؟ الحەمدوللا شکر الحەمدوللا باشم زۆر بەتەمای. ئامانجە چی بوو کە بەشداریت لەم پرۆژەیە کرد؟ وەڵە هەر لۆ خوای گەورە تەبعاً هەر لۆ خوای گەورە و کە حەزەکە حەزم لێ یعنی ئەها بەشداری ئەو دینی ئیسلام بکەم. ئەم جۆرە پێشبڕچیانە بەگرنگ دەزانی بۆ گەنجان بۆ لاوان؟ طبعاً گەنجان زیاتر گرنگە کە ئەمە تەمەنمان گەورەیە زۆر یعنی زاکیرەمان نەمایە بەڵام لە بۆ گەنجان یعنی دوو شەش ئەگەر دانیشن مراجعاتی ئەو شتان. ئێوەی خانمان قورس و زەحمەت نەبوو کە لە ماڵەوە ئەرکتان لەسەر شانە؟ وەڵی بەنسبەتە من قورس نەبوو بەنسبەتەوانیش دەبی قورس نەبی لە هەزار ئەوان دەبەلاشدا دەنیشی مەسەلەن وانە نادانیشی دوو کەریمەی خوای لە بەرکەی باشترە وانە. سەلام عەلەیکوم باشی دایە چاشی سەلامەتی؟ عاسێ بوومە بەخوای خوارە داسانکە یا ڕەبی. سەلامەت بی ئینشاءڵڵا. چەند دڵخۆشی کە بەشداری کردووە؟ وەڵی ئەوەندە دڵخۆشم هەر نییە ئەوەندە باشمە بەرکردیە بەس لێرە ئەو عارەبانم لۆ نەهات. ئەرێ بەخوای ئێستا زۆر دڵخۆشی کە بەشداری کرد؟ وەڵی هەند دڵخۆشم هەند دڵخۆشم ئەوە 6 ساڵەوە بەشداری دەکەم لە قورئان خوێندنێ. خوا سەرکەوتوت کە یا ڕەبی. ئامانجە چییە کە بەشداری لەم پرۆژانە دەکەیت؟ بەس ئەوەندەیە فێر دەبم لە خۆم هیچ کەنی ئەرێ بەخوای. بە تەفسیرەوە دەتخوێن؟ ئەرێ وەڵی هەموم ئەها خوێندیە. بۆ تۆ زەحمەت نییە کە ئەچی ماڵەوەش لەسەر شانە؟ وەڵی هەند ئەرکم لەسەر هەندم ئەرک لەسەر بەس خەمەکەم دەڕوە بەوەی ئەرێ بەخوای. لە کاتی خوێنەوەی دڵخۆش دەبووی؟ ئەرێ وەڵی وەچی درمتون دەبوو دەچم ئەوە درم خۆش دەبوو گەلک ئەرێ بەخوای. زۆر باشە. پامت چیە بۆ خانمانی دیکە؟ وەڵی دەرێم ئەوی لە منیش گەورەترە هەمووی بابێتن ئەویش غەرەتیش کرد قەیناکە. ئەرێ وەڵی غەرەتیش کرد قەیناکە. ئەوەنیە؟ ئەرێ وەڵی ئەوەندە شم نەنووسیەوە. چی هاتی چیت کە بەشدارە لەگەڵ؟ وەڵی چیژمە و بووکمە و زاوامە و
عام هاتينا أري والله أري بخواي دعاء خير لو بكن إن شاء الله إن شاء الله خواهی گەورە سەرکەوتوو دەکات لە دنیا و لە قیامەتە آمين أجمعين بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆ چوونی بەشداربوانی پرۆژەی میهات بوو لە شاری هەولێر بەشداربوان زۆر دڵخۆش و کەیف خۆش بوون کە بەشداریان لەم تاقیکردنەوەدا کردبوو و هەروەها ئەم زۆرە تاقیکردنەوەوانە و ئەم زۆرە پێشبڕچیانە بە گرنگ دەزانن بۆ کۆمەلگا و بە تایبەتی بۆ چینی گەنجان چونکە هانی گەنجانی داوە زیاتر خەریک بن بە قورئانی پیرۆزیشەوە و لە هەمان کاتیشدا وەکو هاندانێک بووە بۆ گەنجان بۆ خوێنەران بۆ بەشداربووان کەوا خەریکی خوێندنەوە بن لە جیاتی ئەوەی کاتەکانیان بە شتی لاوەچیەوە بەسەر ببەن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان سپاردەی خوای گەورە دەکەم هەرشاد و کامەران بن خواتان لەگەڵ